نیگار حەماد مەحموود کەریم مامۆستای پەیمانگای پەروەردەی وەرزشیم لە شاری کۆیە لەدایک بووی ساڵی 1970 بەشی زمانی کوردیم تەواو کردێ لە کۆلێژی پەروەردەی سەلاحەددین. من لە پۆلی دووی ناوەندی کە دەکاتە پۆلی هەشتای ئێستاکە دەستم بە یاری بالە کرد. ئەمن یاری بالە دەکەم. هەر لە مناڵیەوە خولیام هەبوو کە ڕۆژێک لە ڕۆژان ببمە یاریزان. هەر لە سەرتاوە کە لە پۆلی دووی ناوەندی دەستم بە وەرزش کرد سد بەهار هەیە بەهار مەزید ئەو چ بوو ڕاهێنەرم بوو زۆر پاڵپاڵ نەرم بوو یعنی زۆری تەشجیع کردم کە ئەمن بەرداوام بم لەو یاریە. بەڕاستی یاریەکی زۆر خۆشە لە هەموو یاریەکانم پێخۆشتە چونکە خولیام هەبوو لە هەر لە سەرتاوە دوایە وردە پەرەم پێدا وردە هەتاوەکو مەسەرەن بەشداریم کرد لە یانەی کۆیە کە بووینە بە شێوەیەکی فەرمی بەشداریمان کرد لە یانی کۆیە. یەکەم جار پێش یانەی کۆیش لە یەکێتی ژنان بوو لە یەکێتی ژنان ڕاهێنانمان دەکرد چەندین ڕاهێنەرمان هەبوو لەوانە مامۆستا عەبدوڵڵا هەیە کاک زەنجی کاک قاسم دکتۆر زانا مامۆستا توانە مامۆستا ئومێد مامۆستا دانا مامۆستا وشیار کۆمەڵێک ست فەخریە کۆمەڵێک ڕاهێنەرمان هەبوو کەوا ڕاهێنەریان پێدەکردین ڕاهێنانیان پێدەکردین ڕۆژانە بۆ ئەوەی بەرداوام بین لەم یاریەدا. زەحمەت بوو چونکە ئەو کاتی کە کز یاری دەکرد تۆزێک زەحمەت بوو بەڵام من بەڕاستی برایەکەم زۆر هانی دەدام کەوا بەردەوام بووم لەو یاریەدا. لە کاتی کە دوای ساڵی 1992 کە یانەی کۆیە بە فەرمی دامەزرا وردە ئەمە هاتینە سەر یانەی کۆیە کۆمەڵێک یاریزان بوون. ئەو یاریزانانە بەڕاستی وەکو یەک خێزان بووین هەمومان پێکەوە بەڕاستی وەک خوشکان بووین یعنی کە دەچوین هەر پاڵەوانێتێکمان هەبوو ئەو پاڵەوانێتێکە لە سلێمانی با لە دهۆک با لە شەقڵاو با لە هەولێر با لە چەمچەماڵ با هەمووی ئەوەندە بە خۆشی هەندەشمان یەکتر خۆش دەویست یعنی یاریەکەمان دەکرد. ڕاستە ئەو کاتی بەڕاستی قسە دەکرا ناخۆش بوو لە بۆمە بەڵام ئەمە هیچ کۆڵمان نەدا هەر بەردەوام بووین هەر یاریمان دەکرد. بەڵام ئەو سەردەمی ئەو کاتی سەرۆکی یانەی وەرزشی کۆیە کاک مەجید میرخان خوای گەورە لێی خۆش بێ بەڕاستی ئەویش هیمەتیش زۆری کرد لەگەر ئەندامەکانیانە عەزووی نادی جێگرەکەی ئەوانش زۆر یارمەتیان دەدەین پاڵپشتمان بوون هەروەها کوردەخان ئەو دەمای ئەوش زۆر پاڵپشتی دەکردین بەڕاستکەین ڕاهێنانمان دەکرد بەڕاستی ئەوەلی لە سەرەتادا کە بەشداریمان کرد یعنی بین و بەردەوام بی کە ببینە وەرزشەوان هۆڵمان نەبوو هۆڵی داخراو نەبوو دەچوینە ئەو مەکتەبانە زۆر جار ئەو مەکتەبە هەمووی ینی برێم حاجی قادر بوسانەوەی کچان بوو هەمووی بەردبوو کە بەردبوو چی شۆقی لێبوو هەر بەردەوام بدەبوون لەگەر ئەو هەموو کێشە و ناخۆشیێک کە هەمان بوو بەڵێ کێشەمان زۆر توش دەبوو کێشەکان مەسەلەن برێم خەڵک لەوانەیە هەببێ ئەو دەمای ئەو سەردەمەی لە دوایینەوە تۆ بای خۆی ئەنی خەڵک کەمتر بەشداری دەکرد بەس ئەمە وەکو کۆیە بەڕاستی ئەمە کۆمەڵێک مامۆستا بوو کۆمەڵێک هاوڕێ ئەمە تیپی بالێ کچانی کۆیەمان دامەزران بەڕاستی ئەمەم بووم ستەزرین بوو ست شەهلە بوو ست ڕۆژان بوو دیمەن درشاد بوو ڕۆژگار بوو ستانیە بوو کچەکانی بوون هەروە بێتەوە گەلەبیرم نەچبێ هەندێک ناو نەرمین عەلی بوو خەبات ئەحمەد تاهر بوو یعنی کۆمەڵێک بووین ئەو کۆمەڵە هەمومان پێکەوە دەست لە ناو دەست یاریمان دەکرد یاری زاری تریشم هەبوو داوە لێبرن هەیە یانیگەر ناوەکانم ئێستا لەبیر چوو بێت چونکە کاتەکە زۆر بەسەرچووە بەڵام ئەمە ئەو کۆمەڵە بووین یعنی ئەو تیپەمان دامەزران بە حتا ماوەیەکی دوور درێژ بەردەوام بوو بەس ئێستا بەداخەوە کە نەما زۆرشمان پێ ناخۆشە بەس چ بکرێت پێشتر بالە بەڕاستی تیپی بالە یاخ بڵێم بالە کە دەتگۆ بالە لە شاری کۆیە بالە مێژوەکی زۆر دێرینی هەبوو زۆر بێدێرین و زۆر بەهێز بوو چونکە یعنی بەڕاستی ئەمە لەسەر ئاستی کوردستان چەندین ساڵ پلەی یەکەممان هێنا لە پاڵەوانەتی لەسەر ئاستی عێراق دووەم بووینە سێم بووینە بەڵام ئێستا دەبینم بەڕاستی یاریزان هەیە بڵێم نییە یاریزانمان ئێستا ئەمە وەکو پەیمانگای پەروەردەی وەرزشی کۆیە یاریزانی زۆر باشمان هەیە بەڵام ئایا چ هۆکارێک وا دەکات کەوا تیپی بالە نەمایان بڵێم چییە لەبەر ئەوەی ئەو کەلێنە بەڕاستی خەلەلەکە مادەش پێویستی پێیت یعنی دەبی حکوومەت پاڵپشتیان کە لایەنە پەیوەندی دارەکان چونکە بەڕاستی تیپی بالای کچانی کۆیە زۆر گرینگە یعنی چونکە پێشتر ئەو یاریزانانە ئەو بالە بەهێزە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق ئێستا ئەوە نەمایە بەڕاستی ئەمەش هەموو خەمباری یعنی ئەو یاریزانە دێرینەکان یعنی ئەم کۆمەڵێک یاریزانە دێرین ئەو یاریزانە دێرینانە دادەنیشێ زۆر زار دەرێن باشە لەبەرچی چ هۆکارێک وای کردیەکەوە ئەو بالە نەمینە یعنی ئەوانینە ئەها زۆر جار هەیە پێی خۆش نیە پاشی خۆی مەسەلەن برێم هیچ یاریەک بینێ بەس بەڕاستی ئەمن هەموو کاتە چژەوەی دووبارە دەکەم و ئێستاش دووبارە دەکەم بە هەموو نوعەتی پاڵپشتی
یانە کۆیە دەکەین ئەگەر بێت و تیپی بالێ کچانی کۆیە دا بمەزرێتەوە سیهی ئەمن لە پۆلی دوو ناوەندە و لە پێش من هەبووە لەوانەیە ستانی بوو خی ناوەکانم لەبیر نەما بەس ئەمن یعنی هەر بەردەوام بوومە بەڕاستی هەتا ئێستاش زۆر زاریاریمان دەبی مەسەرەن بۆ نمونە لەگەر کۆلیش لەگە کۆلیژی لەگە جامیعی کۆیە ئەمن هەر لەگە مامۆستاکان بەشداری دەکەم لەگە خوێندکارەکانمان لە پەیمانگای پەروەردەی وەرزشی کۆیە هەر بەشداری دەکەم جگە لەوەش بەڕاستی ئێستا ئەمن لە شاخەوانیش هەر بەردەوام ئەژیەکە کە لە وەرزشە هەرە خۆش و هەرە یعنی چێژ بەخشەکان یعنی لەوێ هەر بەردەوامم وازم نەینە یا قەم هەیە حەزم لێیە یعنی تەشجیعی ژنەکان دەکەم تەشجیعی کچەکان دەکەم دەرێن بەردەوام بدۆ چووکە بەڕاستی لە ئەوە چی عەرەبی دەرێ العقل السەلیم في جسم السەلیم کە ئەتوو وەرزشت کرد دائیمەن لەش و لارەچی یعنی جوانت دەبێت جگە لە جوانیەکەی تەندروستێکی زۆر زۆر باشت دەبێت یعنی ئەو پاڵپشتیش ئێستا بەڕاستی ئێستا وا بزانم هەموو لەمارە برا و داک و باب و هاوسەر و هەمووی پاڵپشتیان دەکەن لە بۆ ژنان زۆر 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 گرنگە بەشتەکی زۆر گرنگی دەزانم بەڕاستی وەرزش ژیانێکی تەندروست دوو کۆمەڵایەتێکی زۆر سێ هاوڕێ وەکو خوشک ینی بەتامی خوشک بەڕاستی ئێستاش تەمەشا دەکەم ئەو کچە جوانانە ئەو کوڕە جوانانە ئەو لاوانە ئەو گەنجانە ئێستا ئەو پەیوەندیە بەهێزە نییە لە نێوانیا وەکومە بەڕاستی ئێستاش ئەگەر سەیری یاریەزاران دەکەمەوە یان وێنەکان دادەنیشم بە دیاریەوە فرمێسکەکانم لێتە خوارەوە یعنی ئەوەندە کاتی خۆشمان بەسەر ینی هەر مەسەرەن لە بۆ نمونە پاڵەوانێتێکمان دەبوو لە شاری سلێمانی هەتا بەیانی نەدەمستین بەس بە قسەی خۆش ئێستاش هەر وەکو خێزانەچین یعنی من نەک ئێستا برم لە بالە بەڕاستی لە شاخەوانیش وایە یەک خێزانین چوومە ئەم لە خۆم هەروامە حەزم لێت چوومە هەر شوێنەی خێزانێک دروستکە چونکە وەرزش یعنی چی خۆشەویستی خۆی دروشمەکەی لە وەرزشی خۆ الحب الطاعة والاحترام خۆشەویستی گوێڕایال و ڕێزگرتن یعنی ئەگەر ئەو شتانە نەبنە بنەمای وەرزش بەڕاستی هەموو وەرزشێک تێک دەچێت زاکێمە ئافرەتنە ئەو ئافرەتانە ئەو کچانە ئەو ژنانە ئێستا هەمووی بیکەنە دروشمی سەرەکی خۆیان خۆشەویستی و گوێڕایالی و ڕێزگرتن چونکە ئەگە ئەوانە نەبی لە وەرزش هیچ واتایەک نابەخشێ ئێستاش ئەگەر خۆشەویستی نەبی ئەمە نەم دەتوانێت هەتا ئێستا بەردەوامە مێژی وەرزش هەندێک ناو لەبیر بچێ هەر خاستن ئەوانەی کە بەردەوام بوونە زۆر جار دەبینم لەولا لە کتابەیان لە مێژوە ینی مەسەلەن برێنی یەکێکە دەستنیشان دەکەن بەڕاستی ئەوە نابی ینی لە هەموو کەسێکم هەر لە خۆمە نارێم ئێستا ئەمن پرسیارەکە لێکردم سوپاسی زۆر زۆر سوپاسی دەکەم دەستخۆشی لێ دەکەم کە یەکەم کەس بووی وەنیە وەتی یەکەم کەس بووی پێش من هەبووە یعنی ئێستا ئەمن کە وەرزش دەکەم شتێک خەنابی وانە بە هەر برێم ئەمن لۆ خۆم هەر برێم ئەمن چونکە کە گوتت ئەمن بەڕاستی وەنیە شتەکە لەوانەیە تۆزێک لێڵی پێوە دیاربی تۆزێک نازانم ناڕێکی پێوە دیاربی بەڵام هەبووە بەس ئەمن وەکو خۆم کەوە باسی خۆم دەکەم هەتا ئێستا بەردەوام بوومە ئێستاش بالەم لە چاوەکانی خۆم خۆشتر دەوێت هەرچەندە وەرزشی شاخەوانش بەڕاستی هێز و توانایەتی زۆر زۆری پێدا خۆشەویستی زیاتر لۆ گەڕاندیتمەوە جگە لەوەش لە پاڵ هەر ژنەکی سەرکەوتوو هەر ژنەکی بەهێز هاوسەرەکەیە بەڕاستی با ئەوشم لەبیر نەچێ هاوسەرەکەم هەر لە سەرەتای ژیانی هاوسەر گیرێمانەوە کە لە ساڵی 2005 هەر سەرگیرم کردیا پاڵپشتی یەکەم و کۆتاییم بە زۆر 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 پاڵپشتیم دەکا ئەگەنمان مانگەک دوو مانگ بووە ئەمن هاتیمەوە ناو یاری و یاریم کردیا بەڕاستی کەسێکی ئەوها بەتوانە ژنێکی ئەوها بەتوانە کە پاڵپشتێکی زۆر زۆر گەورەمان بۆ لە پەیمانگا و زۆر زۆر یارمەتی دەرمان بووە زۆر خەمخۆری خوێندکاران بووە بە تایبەتی کچان کە زۆر پاڵپشتیمان بووە لە پەیمانگا و هەروەها یاریزانێکی زۆر زۆر بەتوانا بووە لە بالە و هەرواتر ئێستاش هەر لەگەڵی دابی یاریزانێکی زۆر زۆر بەتوانایە لە بالە خۆشکەر لە بۆمە کە ئافرەتێک دەبین ئەوە چی هەیە یعنی ئەزمونێکی زۆر زۆری هەیە لەم بوارە و هاندەرێکی زۆر زۆر باشە لە بۆ ئێمەی خوێندکاران مامۆستانیگار بەڕاستی هەتا برێ مامۆستایەکی باشە لە هەموو بوارەکەوە یەکەمە ینی لە هەرچی لای کۆلۆی دەڕۆی هەرەکی لە ڕاضی دەرەی لەوانەکانی تر دەرەی لە هەر هەمووی ئیشێکی باش دەکاتم بێ وێنێ لە ناو ڕاضی کۆیە تاکە ئافرەتەکە تا ئێستا شوێن دەستی ماوە هیوادارم کە گەورە بین وەک کە هاتینە تەمەنی و ئیشاڵڵا وەگویمان لێدێ نمونی گەوری شارەکەمانە هەر دەبێ ئەمە شانازی بکەین کە تەڵەبەی وینە و هیوادارن هەلۆمان ببینە ئیشاڵڵا کە لە داهاتوودا ئەو تەڵەبانی ئێستا کە لێرەینە هەمومان چەند سنیگارێکەکەمان لە دروست دەبێتن.
کاتێک ریاضی بکەین ناڵێ ئەوە منداڵە ئەوە گەورەیە لەگەر هەر هەموو تەڵەبە و لەگەر هەموو مامۆستاکان خۆی دەگونجێنی جێی خۆی دەکاتەوە لە ناو درمان وەک برەی شتێکی باشتر لە مامۆستاکانی کە لۆمە نزیکترە لایەنەکە و تووڕەبوونی نییە ماشەڵڵای لێبێ ئەوەندە باشە لە گەرمان لە ینی کوبرەی هەر زیاتر خۆی لەمان نزیک دەکاتەوە تا ئەمە غەڵەتیشمان هەبی یارمەتیمان دەدا غەڵەتەکەمان لۆ چا دەکاتەوە پشتگیریمان دەکاتن وەمان لێ دەکات غەڵەتەکەی دووبارە نەکەینەوە.